دیاردە ئیلحادەی کە سەری هەڵداوە لە ئەوروپاوە و لە عالەمی ئیسلامیشا هۆکارەکانی بۆ کوێ ئەگەڕێتەوە. طبعاً دیار دەکە بۆ معلوماتی جەنابتان تازە نییە. لەو کاتێکە لەو کاتەوە کە شۆڕشی فەڕەنسی سەری گرتووە، طبعاً معلوماتی جەنابتانە شۆڕشی فەڕەنسا بۆ دروست بوو. هۆکارەکانی چی بوون؟ هۆکارەکانی دروستبوونی شۆڕشی فەڕەنسای ئەلمانیەت و دروستبوونی سیکویلار فکری سیکویلاری بوون لە ئەوروپا بریتی بوو لە ممارەساتی هەڵەی کەنیسە، یعنی ئینکار ناکرێ بەوەی کەنیسەی ئەوروپی کۆمەڵێک هەڵەی زەق و بەرچاوی کرد، کۆمەڵێک کاری دزێ و نەشیاوی کرد کە لەگەڵ خوتی ئاینی مەسیحیەتیش گونجاو نییە. پیاوانی ئاینی کەنیسە بە ناوی دینەوە قۆرەخکاری دەسەڵاتی دینیان کرد، بە ناوی دینەوە قۆرەخکاری حتا قیامەتی خەڵکیان کرد، سکۆکی غوفرانیان ئەفرۆش بە خەڵک، بەهەشت و جەهەنەمیان تەوزیع کرد. پیاوانی کەنیسە لەگەڵ خاوەن دەسمایەکان و دەسەڵاتدارەکانە دەستیان تێکەڵ کرده بوو دەقا ئاینیەکانیان پێ ئەفرۆشتن بە پارە. لەسەر و هەموو ئەمانەوە دەسەڵاتی کەنیسە ببوو بە بربەست لە بەردەم پێشکەوتن و زانست و داهێنانە، هەرچی بە ناوی عیلم و داهێنان و ڕۆشنگەری بواە کەنیسە دژی بوو. کەنیسە نەیهێش ڕۆژ ئاوا پێشکەوتن بە خۆیەوە ببینێ. هەموو بیریارەکانی ئەوروپا، هەموو بیریارەکانی ڕۆژاوای چەوسانە بووە. زۆرێک لەوانی سووتان، زۆرێک لەوانی کوشت، زۆرێک لەوانی نەفی کرد، زۆرێک لەوانی سژن کرد هەتاوە کۆ کاتی کە مردن. ئەم حاڵەتی پاڵە پەستۆ دروستکردنە لەم هەموو ڕۆوە لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی ئەخلاقیەوە و لە ڕووی زانستیەوە حاڵەتی تەقینەوەی دروست کرد کە حاڵەتێکی ئاسایی بوو لە ئەوروپا. ئەمە ئەو قەناعەتەی بۆ خەڵکانی ئەوروپا دروست کرد کە کەنیسە بەکەڵکی ژیانی خەڵک نایە، چونکە ئەگەر ئەم کەنیسەیە بوونی هەبێ ئەو کاتە پێشکەوتن و زانست بوونی نابێ، ئەو کاتە داهێنان بوونی نابێت. لەبەرەوە خەڵک هاوچی کرد، خەڵک هاو شۆڕشی کرد بەسەر کەنیسەیە. ڕاستە شعاری شۆڕشەکە دروشمی شۆڕشی فەڕەنسا لە بیدایەتە دادگەری بوو، برایەتی بوو، یەکسانی بوو. بەڵام دواتر خەڵک هیتافیان کە ئەکێشا ئەیان گوت چی؟ ئەیان گوت ئەشنیق و ئاخر مەلک بئەمعائی ئاخری قسیس، ئەیان و کۆتا پادشا بەڕی خۆڵەی کۆتا قەشە بخنکێنن، کەواتە شۆڕش بوو بەسەر دەسەڵاتی پاشایەتی و دەسەڵاتی کەنیسەیشا لە هەمان کاتە. ئەمە سەرەتای سەرهەڵدانی ئەلمانیەت و فکری ئیلحاد بوو لە ئەوروپا کە خەڵک دینی قبول نییە لە مەودووە. دینێک ئەگەر ئەم کەپتە دروستکە، دینێک بە ناوی خوا، دینێک بە ناوی پیرۆزیەکان بێوێ قۆرەخکاری عەقڵی خەڵک بکە، بێوێ دنیا و قیامەتیش لە خەڵک زەوت بکە، قەشەکان بڕۆن چەکی بەهەشت و جەهەنەم بە خەڵک بفرۆشن، خەڵک قەناعەتی بەو دینە نییە. کە دین نەما لە ئەوروپا ئەوجا کۆمەڵێک پرسیار دروست ئەبوون بۆ خەڵک. یانی تۆ وەرە ئێستا ئاین لە ژیانی خەڵک بێنەرە دەرەوە، کۆمەڵی پرسیار هەن بێ وەڵام ئەمێنەوە، خەڵک بێ بەرنامە، بێ ئایدیا ناژی، بێ فەلسەفە ناژی. خوای پەروەردگار ژیانی مرۆڤی وا خەڵق کردو، ئینسانی وا خەڵق کردووە. یعنی هیچ ئینسانێک نییە. مارکس کە تەحەدای بوونی خوای کرد، باشە کەوتی خوا نییە، کە پیرۆزی نییە، کە دین بریتە لە هەڵخەڵەتاندن، دین بریتە لە تلیاک بۆ گێشکردنی گەلان و خواردنی مافەکانیان بە ناوی ئاینەوە. مارکس کە خاوەنی ئەم بیرۆکەیە بوو جەنابتان نەزانن تەقدیسی مادەی کرد، یعنی نەیتوانی بەبێ خوایەک بژی، بەبێ هێزێکی دەرەکی، بەبێ ئەوەی کە هێزێک هەبێ کە ئەم عیجزی خۆی بۆ نیشان بدە، نەیتوانی بژی وتی لا ئیلاهە، بەڵام ئەلحەیات و مادە، ژیان بریتە لە مادە. کەواتە کە ئەوان شۆڕشیان کرد بەسەر کەنیسەیە، لە بەدەلی کەنیسە چیان دروست کرد؟ کۆمەڵێک فەلسەفات جێی کەنیسەی گرتەوە. فەلسەفەی مارکسیەت و ئیشتراکیەت لە اقتصادا، فەلسەفەی داروینیەت لە ئەسلی ئەنواعە، فەلسەفەی دۆرکایم لە عیلمی ئیجتیماعە، فرۆید لە غەرائیزە. ئەم کۆمەڵە فەلسەفانە بوون بە جێگرەوەی ئاین لە ئەوروپا کە هیچ کام لەمانە نە جێگرەوەی ئاین بوون، نە وەڵامی ڕاستەقینەی پرسیارەکان ئەدەنەوە کە دین وەڵامی ئەداتەوە. بۆ نمونە مارکسیەکان بەچی قەناعەتیان بە خەڵک کرد بۆی کە خەڵک واز لە دین بێنێ و فکری ئیلحاد هەڵبژێرێ؟ بەوەی وتیان ئاین کۆمەڵێک خوڕافاتە، پێغەمبەران بۆ خۆیان دایان ناوە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک، بۆ ئەوەی سامان و دەسەڵات قۆرخکەن بۆ خۆیان. لەبەر وتیان ئاین بیرۆکەی سەرمایەداریە، ئەگەر ئێمە بمانەوێت لەگەڵ بیرۆکەی سەرمایەداریانە بین ئەبێ ئاینمان نەبێ. مارکس تا حدێک ئەڵین تا حدێک منطقی بوو لە تێڕوانینی بۆ ئاین بەرامبەر بە کەنیسە، بەڵام نەک بۆ کۆی ئاینەکان. من دڵنیام لەوەی مارکس ئیسلامی بناسیایە ئەو هەڵوێستەی نەبوو بەرامبەر بە ئاین. مارکس چاوی بە ئاینێکە هەڵهێناوە کە ئەم ئاینە سەر لەبەری دژی عەقڵە، دژی منطقە. باشە کەنیسە بە خەڵکی ئەگوت ئەطفئ مصباح عەقلك واعتقد وأنت أعمى، چرای مێشکێ بکوژێنەرە و کوێرانە عەقڵێ بەرەدەست ئێمە، کوێرانە باوەڕ بێنە. كي خوا تعامل لقل خلقك كي إما إسلام وتعامل لقل خلق كردوا خوا أو هم آياتي قرآن
كباسي عقل وكباسي تفكر وكباسي تدبر وكباسي أولي الألبابك بو خلق عقلي كارابك دين شتيكي نا منطقي بخلق ناله كواتا يكم بالنر بو سر هلداني فكري إلحاد ظلم و چەوسانەوەی کەنیسە بوو بۆ خەڵک کەنیسە ئەو کاری کرد بەوەی کە خۆی بڕوخێ و کۆمەڵێک نەزەریات و فەلسەفاتی ئیلحادی جێی کەنیسە بگرێتەوە کە خەڵک بەرەو بێدینی بەرن